دەم باش تەماشاوەندی گەلێکێژا گەلێکی بخێر بوو بەردەمەی خۆ بەردەمەی مایکی خەڵکی بێگومان ئیرۆ تەوەریمە تەوەرێکی گرنگە تەوەرە سەرپرسەکە گەرەی کۆدە میدیاندا و لە گەلێک جان گەلێک تێتە بەحەزکردن ناوژی پرسا بازرگانیکردنا نەفت و غازێ دیگەل داعش دەبێژن لجنە سامانەی سەرۆشتی لە پارلەمانی کوردستانی گەلێکی ئالیەندن دەبێژن و هەندێک کەس هەنە لە هەرێما کوردستانê هەتا نکاژی باشکران نەبێتەوە نەها نەڕاگەاندن ji lê dibêhnek dibêjin berpirsiyariyan heyandik dibêjin ne ku bazirganiye digel Daeş dikin bazirganiya neft û gazê digel Daeş dikin gelo dî rewşeke niha da ku Daeş şerekê gelekê dijwar digel Kurdan dike her ciyekê Kurdistanê bigire heta malan û hemû ser erdê tex dike her Kurdekê bigire ekser serî wî jê dike dikuje qetl û aman dirûz dike cînosaydan dirûz dike mastirîn hecem û tehdîdên Daeş ser Kurdan e ew kîj Kurdin ku di niha da bazirganiye digel Daeş dikin gelû پێویستە بەرامبەری وان چی ئیجرات هەبن بەڵێ بەرزان تەوەری ئێمە لەسەر پرسی بازرگانیکردن بە نەفت و غاز لەگەل چەکدارانی داعشە کە لێرە و لەوێ زۆر جار باستەوە کرێ کە هەندێک بەرپرس و نازانم هەندێک کەسانی تر بازرگانی نەفت و غاز لەگەل داعشەکەن حتا باس لە بێگومان جۆرەکانی تری بازرگانیش لێرە و لەوێ کرێ ئایا ئەمە تا چەند ئەمە ڕاستە ئەگەر ئەمە ڕاست بێت تا چەند بۆ ڕایگەشتی ئاشکرا بکرێت لە کاتێکە کە ئێستا گروپی چەکداری داعش لە شەڕێکی توندەیە لەگەل کورد هەر ناوچەیەکی کورد ئەم چەکدارە داگیر بکە یەکسەر لەگەل ئەرد تەختەکە بێجگە هەر کوردێکیش بکەوێتە دەستیان سەری ئەبڕێ جینۆساید دەرحەق بەگەلی کورد ئەنجامەدا لە دوو پارچەی کوردستان دوو پارچە ئازادکراوی کوردستان ڕۆژاوە باشووری کوردستان زۆرترین هەجەمەکانی زۆرترین تهدیدەکانی لەسەر کوردانەوە فەرمۆن تا ئێستاش لەگەلێ بە هەزاران کیکی هێزدی و بە هەزاران خەڵکی سڤیل لە دەستی داعشدایە بە هیچ شێوەیەکی ئامادەنی ئازاد بکە حتا وەکو کویلە بەکارێنێ لە کاتێکە لە پێناو پارە و لە پێناو گیرفان ئەو کێنە ئەوانەی کە بازرگانی لەگەل داعش لە ڕۆژێکی ئێستاکەن ئەمە تا چەند مەترسیە تا چەند گرنگە بۆ ڕایگەشتی ئەمە کەشە بگرێ بەڵێ بەرزان بزیاتر قسەکردن لەسەر ئەوە لە بیداتی بەرنامەکە بۆیەی بەرچاوی ئێوەش زیاتر ڕوونتر بێ بۆ دوا زانیاریەکان ئێستا شێرک و جەودەت سەرۆکی لیژنەی سامانە سەرۆشتیەکانی پارلەمانی کوردستان لەسەر هێلی تەلەفۆنە بەڵێ کاک شێرکام کاتەوە باش ئەم پرسە ئەم مەلەفە بەرەو چێ گەیشتووە ئەوەی باسی مەسەلەی بازرگانیکردن لەگەل داعش ئەکرێ بە تایبەتی تێوەگەڵانی هەندێک بەرپرس زۆر جار خەڵک وا لێ کۆمەڵەی دەستگاواڵێن بەڵێ زۆر سپاس بۆ بەڕستان ئێمە دیارە هەر لە سەرەتاوە ماوەیەکی زۆرە لەسەر خەتین بۆ بە دوواداچوونی ئەم کەیسە کە بە خیانەتیشی گەورەیە لە قەڵەمی ئەدەین و لەم دۆخە سەختەیە کە هەرێمی کوردستان پێ ئەڕوا دیارە ئەمە چەند کەسێک بوون کە ئەم کاریان کردووە کە مامەڵی بازرگانی نەوتیان کردووە لەگەڵ داعشدا بۆیە چون سەردانی پارێزگاری کەرکووکمان کرد چوین لەگەڵی ناوخۆیان دانیشتین و بەدواداچوون و زانیاریەکانمان ئاڵوگۆڕ کرد لەگەڵیانە ئەنجومەنی وەزیرانیش لیژنەیەکی باڵای لەسەر ئاستی وەزیری ناوخۆ وەزیری سامان سروشتیەکان و وەزیری داد و ئەنجومەنی ئاسایشی هەرێم دروست کردووە بۆ سەرپەرشتیکردنی ئەم کەیسە و ئێمەش چاودێری وەزعکەکەین ئەو زانیارانی کە ئاڵوگۆڕمان کرد لەگەڵیانە بۆ ئەوە بوو کە ڕێکاری یاساییەکان بگیرێتە بەر بە توندترین شێوە و ئێمە داوامان کرد کە بە مادەی 4 تیرۆر مامەلە لەگەڵ ئەو تاوانبارانەیە بکرێ بەڵێ کاک شێرکۆ ئایا بەڵگەی حاشا هەڵنەگیرتان لە بەردەستداهەیە کە فعلا ئیثباتی ئەوە بکە کە خەڵکێک هەیە لە کوردستانە هەتا دەکرد بەرپرسیشمان کەسانی ئاسایی بازرگانیان کردووە لەگەڵ داعش ئەوەی کە مؤکدە ئەوەیە کە کراوە بەڵام حەجمی کردنەکە چەنە و لە چ کاتێکا کراوە و چۆن کراوە و چێ کراوە ئەوە ئێستا لەژێر تەحقیقایە لەژێر بڵێن ڕێکاری یاساییایە بەڵام ئەوەی کە بە دڵنیاییەوە کە ئەنجام دراوە بەڵێ ئەنجام دراوە و بە تایبەتیش لە مانگی 6 و 7 ئەم ساڵا کە کاتی شڵەژانی دۆخی ئەمنی و عسکەری سنووری نێوان هەرێمی کوردستان و ناوچە دابڕێراوەکان لە هەرێمی کوردستانە ببوو بەو شێوەیە بەڵێ ئەنجام دراوە ئایا ئەو کەسانێک کە لەژێر تاقیقات خەڵکی بەرپرسیش تیا هەیە ئەتوانی بڵێ تێکەڵن و ئێستا ڕێکارە یاساییەکان لەگەڵ ناگیراوەتە بەر مجموعەیەک گیراون و مجموعەیەکی تریش بەڕێون کە بگیرن بەڵێ مەسەلەی غازیش لەمە خیراڵێن بازرگانی غازیش کراوە لەگەڵ داعش ئێوە لەمە زانیاریتان هەیە ئێمە وەکو زانیاری وەکو هەوا و پێمان گەیشتووە بەڵام لایەنە پەیوەندیدارەکانمان ئاگادار کردێتەوە کە تەحقیقی تیا بکەن چونکە ئێمە جهەتی تەحقیقی نین ئێمە بە دواداچوونەکەین
بۆیە ئێستا لایەنە تایبەتمەندەکان تاقیق لەو مۆزوعەکەن بۆی کە هەواڵەکە بژڕاستکەنەوە یان نا و ئەو زانیاریانەی کە پێویستەوە ئەو ڕێکاریاسیانەی کە پێویستە لەو بارەوە بیگرنەبەر. بەڵێ کەواتە لە ئێستا دەکەی ئەو تاقیقت تەوا بێ لەبەرەوە زۆر جار باستەوە کرێکە هەندێک بەرپرس کە ناویان لە کومەڵێک کەناڵی ئەلامە هێناوە ئاڵێن ئێمە داوای یاسایی تومارەکەن لەسەر ئەو دەستگایانە کە ناوی ئێمە هێناوە لە کاتێک ئێمە دەستمان نییە کەی ئەنجامەکان ڕایگەێنرێ لەبەرەوە خەڵک بە حەسرەتەوەیە بۆەوەی ئەنجامەکان ئەم لیژنە بزانێ بەڵێ بەڵێ ئێمە ئەوەی کە یەکەین ئەوەیە کە چاودێری وەزاکە بکەین و بەوەی کە یاسا سەروەر بێت و ڕێکاری یاساییەکان بە تەواتی بژیرێتە بەر و ئەو تاوانبارانە تونترین سزایان بەرامبەر ئەنجام بدرێ و ئەوەی کە گرنگە لێرەیە کە ئەمە ئێستا تەحەدایەکی گرنگە بۆ سەروەری یاسا لە هەرێمی کوردستانە و تەحەدایەکی گرنگە بۆ سەلماندنی ئەوەی کە ئەو کەسانەی کە خیانەتی ئاواکەن بەرامبەر بە هەرێمی کوردستان تونترین سزایان بە پێی یاسا لەگەڵدا جێبەجێکرێ. بەڵێ لایەنە پەیوەنددارەکان تا چەند یارمەتی دەریەوەنە لەبەرەوە زۆر جار خەڵک لێ لە کوردستان کومەلێک تومەتبار هەیە تومەتبار بە کوشتنی خەڵک و کومەلێکی سیترەیە تا ئێستا ڕادستی دادگا ناکراون بەڵکو لەلایەن هەندێک لایەنەوە داڵدە دراون ئایا ئەمە لەم کەیسەیە یارمەتی بەدرێ؟ تا ئێستا ئەوەی کە ئێمە چوین بۆ لای وەزیری ناوخۆ چوین بۆ لای پارێزگاری کەرکووک چوین بۆ لای هەر بەرپرسێک ئامادەیی تەواوی دەربڕێەوە بۆ ئەوەی کە یاسا جێبەجێ بکات و ئەوەی کە پێویستە بیکە و ئەمەنێتەوە لە چەند ڕۆژی ئایندەیە کە بەکردار ئەوە بسەلمێنرێ بۆ ئەوەی کە بە هەموو دنیا بڵین کە ئێمە یاسا سەرۆرە لە هەرێمی کوردستانە و ئەو تاوانبارانەش تونترین سزای خۆیان وەرگرتووە. بەڵێ شێرک و جەودە سەرۆکی لیژنی سامانە سروشتەکان لە پارلەمانی کوردستان سوپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ تەماشاوانە نیژا من vێت ئەزوان زانیاریین بڕێز شێرک و جەودەت بۆ پشڕاستکەم وەکە سەرۆکی لیژنا سامانە سروشتی لە پارلەمانی کوردستانێک و بێگومان ئەڤەت متخصصن ڕابوونە بڤەیەکی وان سەرداوان کەشف بکەن دەبێژە بالتەکید هەنە هەندێک زانیاریین باوەڕپێکری دەستێمەدانە و هەندێک کەس جیهاتنەگرتن لەسەر کەیسا ئانکۆ بادەکە بازرگانیکردن دیگەل چەکدارن داش بسوتەمەنیە دەبێژەژی دناڤاواندا بەرپرژی هەنە بەرپرس دناڤاواندا خەڵکردنجەیە و دەبێژە ئەف کەیسە دنهادا لێژێر لێکولینەدایە هەیان هاژی ئالیین پەیوەندیدار بێگومان دەبێژە پشتەوانیە خوا تاکید کردە بوو مەژە بوو ئەف کەسە ڕادستی یاسای بێنەکردن و لە گۆر ئیزبات بوونا وان تاوانە لەسەروان بتونترین شێوە بهێنە سزادان پێشترجی بەحسییان هاتیەکردن کو لە گۆر یاسای تیرۆرێ تەعامد گەلوان بێتەکردن بێگومان لیژنادرجی هەیە بگەلێک وەزیرین حکوومەتە هەرێمە کوردستانجی پێکاتیە بوو نمونە وەزارەتە نەفخایە هەرێمێ بەڵێ بەرزان لە خزمەتی بچوونەکانیەوە دەم لەسەر پرسی ئەمڕۆمان بەڵێ مام قادر لە هەولێر ئەو کاتەش باش بە قوربان باڵێ سەر چاو برای بەڕێز وەڵی بەڕێی من یاسایەک لە بەرلەمانی کوردستان دەربچی بە ناوی خیانەتی نیشتیمانی ئەو کەسانەی ئیسپات بوو خیانەتی نیشتیمانیان کردیە هەردەگە خیانەتی نیشتیمانیان کردیە پێویستە بگرێنە محکەمەی بەس ئەو یاسایە لە بەرلەمان دەربچی ئەموانی مەقولە و غێرە مەقولەشیان حزز بکرێ پارەکەشی بگەڕێتەوە لۆ حکومەت خانی لۆ شەهیدان بکرێ لەگە ڕێز و سپاسی بەڵێ کێمان لەگەلە کێمان لەگەلە لە هەولێرەوە پەیوەندێکمان لەگەلە فەرموو کێمان لەگەلە لە هەولێرەوە بۆتان لە هەولێرەوە بەڵێ پەیوەندێکە دیارە داخرا نەوزات کەرکۆک بەڵێ کای نەوزە فەرموو باڵێ سەر چاو باسی بازرگانیەکەیە باڵێ فەرموو بەڵێ ئەو بازرگانی ڕاستە سەدی ڕاستە هەزار لە هەزار ڕاستە ملیۆن لە ملیۆن ڕاستە چۆن نەزانی ڕاستە تو بەڵگە لە بەردەزایە بەڵێ ئەس بەڵێ بەڵگە بەردەستە معلومات لایە ئەو لە ناکە مانگی دکتۆر جۆدە دەڵێ مانگی 6 لە 27 لەسەر 28 مانگی 9 لە نهایەتی مانگی 9 براوە درێژای ئەو جەبێت ئاگاد و سڵماتی بە هەزار هاتن کرد غاز و بەنزین و گازیش براوە ئەی ئەم زانیاریێکە لە بەردەستی تۆە بۆ لایەنە پەیوەنددارەکە دوتووە سەردانی دادگات کردووە سەردانی لیژنە تایبەتمەندەکانت کردووە بەڵێ وتومە بەڵێ وتومە و بەڵگەی شوێ و ڕەقەتەکەری ئیسلامەیە و یعنی کشم بڵاو کردووە ڕاستی 600 ملیۆن لە ملیۆن ڕاستە
صد لسر مليون نهاية ماني نو شاوني بك أنا ماني شاش بدل ولا تعذب عشاته ماني نو نهاية ماني نو لقرمي شركان أبوها بله سيوان لكلا روا سيوان لكم سمالو كاكا لكم شمال بله فرمو كاكا كاتو باش بله أمو كاتك فرمو كا سيوان كاكا من تيوان عم قاطع برني نوتو ام بازرقان كنا لقب 11 حمود دسي بازرقان قورا كان طبعا دتي فقير ناكري ويا من دوا كان من الحكومه يا فادرتي ام كاراني كردوها او كوا بازرقان لقب 11 كردوها او كوا خيانتي الى الاجتماع كردوها دوا كارم بقورسترين تذاكر السداره دانا يوادر الحكومه بدازوني جدي وبكا ولا اللجنه سامنا سورستان البرلمان هيك شي بوزي بزناكري انا خيراني بانزين شي بو صار سرناكري ام خيران ان شاء الله بداداتنا كم برجوش خانو هيك شي بو ناكري دنيا ما قال شي بو ناكري بعد الزكاه كيشتو دوا كان الحكومه اگر بله اگر دوست يعني توم لي لسداري عنده مراسي خيانه كوري زور سباس محمد الهولي روا كاي محمد فرمو بله بله فرمو كاي محمد بعد أخوه كم على جله بله برزان بگمان توریمه توریکی گرین گسته زورترین باس و خاص لسر آسی گشتی باسی اوه کره که مسئله بازرگانی کردن لگل داعش تا بازرگانی کردن لگل داعش لفروتنی نفط بگمان نفط نفطه که فروش بوداش ام نفطه اكريت او ثمانية اكريت ناو دبابه كانوا زريبوش كانوا بيجمان وصايت كاني نقلياتي داعش وهربا وداعش كانوا تشقداروا يتر اسلحه دين تجبا بدا مشاي كردوا تقين رتوا تاچان جرين جام كيس بدو داشنكي جدي كفعلا سبربي سمانه سوري شكان عليه زور بجدي ميش رسل او كيسه كين بله سرهنگ كلا خباتوا الو باشی برا كاي سرهنگ جلك سباس كرم كي الزحمه نبيت افريقيا القضيه خبط شان شارك تشيبون قال بيش مارقا چاوا شر چاوا چبون كي كرت يعني بيش مارقا بخوب لك دون يعني نفسي كي دون الصراتشي سر چبو والله برا سران دي بكو على اساس اولي وين زا سرجل او تشتكي طيبه بانفه يتراو برزجريكي كداخليه دياره بس هم حس كان سر توري ما باوي كرم كي يعني شو برا بقول نبي أبي أخذني بيج مثلا كوتشان بيش مرجع شركات وكوتشان بريندوريش بون يعني غير وانشا كدي سرات تكيديش بيت تو زاني سرا چبو مگوت والله السرا از بيجن كان بتدرو يعني السرا جلو يعني كان ببره پیشمرگه مروفه که گلک رزداره پیشمرگه پارێزەری وڵاتیان دەیتشێتین وێرە پیشرەنگیکە نابیت بێتە گوتن پرزگلەیەکێک کاداخەری لێک تێنە گەیشتنە کاداخەری تو حوسا وێرە ڕێپێنەدایە جەمال ماڵێگەلە کاک جەمال فەرموو باش سەرچاوم باشی بەڕێزگیان ئەزانیی مەسەلەی بازرگانی بە نەوتۆ ئێمە هەر ڕۆژانە ئەبینین لێداوە ئەم هەموو نەوتۆ ڕۆیان بەرپرسانەیە ئەمە یەک دووهەم ئەمە دیێڕێزیە بەرامبەر خوێنی شەهیدان کە پێشمەرگە ئەدەنە کوشت و ئەڕۆن بەرپرسەکان نەوتیان پێ ئەفرۆشن و سیارەیان بۆ ئەسێن و چەکیان پێسێنن بابە ئیسە تۆ یاسایەک لە پەرلەمان و دەرئەچێت بۆ ئەوەی خەڵک ئەم شتانەکە پەرلەمانی چی بابە ئیمڕۆ پەرلەمانی ئێمە و پەرلەمانی وڵاتان نییە تۆڵێ جێگەی متمانەوێت تۆ پەرلەمانی وەزیرێت تێتە دەرەوە پێشەوە بێتە پەرلەمان لێ ڕۆ ڕازیەکەن قسەکانی پێکرێت اینجا یاسای پەرلەمان چی کاکە ئێمە لە هەرێمێکە نە پەرلەمانی هەیە نە یاسای هەیە نە قانونی هەیە کاکە گیان تۆ ئەمە دیێڕێزیکردنە بەسەر ئەم خەڵکەوە تۆ ڕۆینەوت داعش ئەفرۆشیت و چەکی پێسێنی تۆ ئەمە دیێڕێزێ بە خوێنی شەهیدان ئەزانی چ کارێکیان کردو بۆ ئەم میلەتە ئەمانە هەرم بەرپرسانن ئەمەکەن وەکو هەر سینارۆکەی سەربەش عوسمانی بۆ دەرەکە صباح دوكت جلمه كرمكه الو ايوار باش قال كرم توي باشي بالك صباح قال لك صاحبي كرمكه بيجي صاحبي قال كمان ياش غازي وش غازي ماستري على كذا غازي بري دروجه para قاتيد فيها دادا سليمانيه بشتين كان دا كان لا تشي دادا بغداد حركات تجيب طيار سلاح اربوتشي تشكو دادا سليمانيه قلنا لا جا بغداد ما خويدان كري بله كايك صباح ام سر برسان نفطي طابي برسان نفطي
ام سر تورمه دیاری کریه السرویجی ما راپورت بین و دیودا چون خو ما بین لی تورمه دستی شانکیت کای باله اري كايكم اري بس يا بيدانجا يعني بوتشي كذا 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 بواربيل بعد الدنيا قلتين بس كل سليمانية وقلتين ترى والياباني كذا قالك طارت ضاينا ويره يعني ما هندم بالعالم تدخل داتا كوستين بلا مسؤولية الإيكاتية شيك بلا سلاح الطارب وداعش الدين ما ده شبال جانا قالوا تشكي وصابي برحال بارزان توري ما دستيشان كراوه تكاي بالا سر توري خو مقصب كاين كير سر انجكتنا بلا بلاوان تمره زورترين نقصو باسي لسر كراوه يعني بيوسنا كاتي ما باسي شتي كان يجي بتشت مليار كيلومتر لو شتديرو دور كيتو باسي شتي دي كبكا احمد ما لقله السلام عليكم. عليكم السلام شلونك كاكا كارباش؟ كاك احمد هربجي بزاني كدا بك شبي كرم كان كاكا كار من اما اورو امير درباري دبر درباري كنال يروح الشيمان دار خناو كنال ادي تصب حيوان كان ولا ناقرن شوا حيوان كان تولي الشيمان قاو كنال دار خن اري والله تشكي وصايه حيوان كان ولا ناقرن كيك احمد كنال انارتي دي دايخن جبر كل سي فين دندا جوان سي هيفا كنال كي هرب لوجوي انارتي لي كنال كي قال لك بروفيشنال تر قال لك باشتر وقال لي ببيستب كيف تخدمت هذا فان سي هيفا تحمل كاين بس هر دي بيوان دي بيت كنال انارتي دو هي ويب سايت ما هي بله ببره هيوان دار معوس تقدر خينا انا كذا خلي انارتي دو قرب كان حيوان كان هوار بقرب قدينا كان سر تشافا كاك احمد امجي حسنا كانش بيناري خود فقطين من باور ما كم هيوان دار باستري درس كان هيوان دار باستري درس كان يدرسوا فاصانا كان اسو كاك اسو ام كاتر باش كاك سر تشاوم دەستخۆشی لێکم سەرەتا بەڕاستی من پێم ناخۆش بوو کە بۆ ماوەی سێمانگەم کەناڵی ئێوە ئەگیرێ دیارە ئەویش بەڕاستی بەنسبەت دەنگدەرانی ئێوە ئەوەی کە ینی بینەری کەناڵی ئێوەی بەداخەوە بۆ ماوەی سێمانگ لێوە داڕێ چونکە خەڵکێک کە هەموو تەنها کێشە و معاناتی باسەکە لە کەناڵەکەی ئێوە ئەیگیان بە بەرپرسان ئەمە ناخۆش بوو بەڕاستی بوو ئێمەی هاوڵاتی کە بۆ ماوەی سێمانگ لێوە داڕێ و بەنسبەت تەورەکەی جناتەوانێ بەداخێکی زۆر مجارێکی باسم کە هەر شتێک کە لێژنەی بۆکی لا دڵنیا بە من بە کاکشێخ بۆ جەودەت و هەموو ئەو کەسانە کە لە پەرلەمان ئەمڕۆ بە سەرۆکی پەرلەمانیشەوە کە لەلایەنی معارەزەوە با بڵین دانراوە کە جێگای ئومێدی خەڵک بوون بەڵام ئەمڕۆ هیچ کەسێک سیقەی نەک بە پەرلەمان بە هیچ کەسێک نەماوە لەبەر ئەمە لەفە بەڕاستی ئەوان ئەو بازرگانە ئەو بەرپرسانە هەموو ینی یاری بە خوێنی ئەو شەیدانەوەکەن بەداخێکی زۆر نەڵێن بۆ ئەو خەڵکانەی کە شەهید بوون ئەمڕۆ کە ئەوان یاری بە خوێنی ئەوانەکەن بەڵام ئەوە کەسوکاری ئەوان هەقی وایە بەڕاستی بەشێن لە سەر جارەکان خودی سەرۆکایەتی هەرێم بێن نەقسە لەسەر مەتن وسپاتانەکە بەڵێ عومەر لە خانەقینەوە بەڵێ کاکە دەربارەی بازرگانە باڵێ فەرمۆ ئەو نەوتەی پێ دەفرۆشە بەدا عەشان و ڕاستە و بەڵگەشمان لە بەردەستەوە ئەمە پێشمەرگە مێستا لە ئەو دەور و پشتیوێ لیوایدا یەکە سری ئەمە سریەکان تەکەریان با سێ وەرەقە و بە شەش وەرەقان فرۆشتان بە عەشان کڕیوان و پێیان فرۆشتوشە ئانجی نۆ بووە ئەو بەڵگە ڕاستە برا ئەیوە کۆشات ئەیانێک تویان بان کردووە ئەن خۆی چوو سەردانی دادگا و لایەنە پەیوەنددارەکانت کردووە کە ئیزباتی ئەو معلوماتانە بکە کە ئێستا پێمانەڵێ نۆڵا نەچوینە یەکەواتە داشان ئەرکی تۆ ئەمەدەم شتێکیەوە بە چاوی خودت بینیوە بوو نەچی بوو دادگا بۆ لایەنە پەیوەنددارەکانە لێرە بڵێ تاشان ئەرکی تو ینی دەبێت ئەو شانە بەڵێ مادەم خۆت بینیتە بە چاوی خۆت ڕاستە وڵا سەردانی دەکەم بەڵێ ئارام لاو لێرەوە الو بەڵێ باش برایەکەم کاکە ئارام سەر چاو فەرموو سپاس دەکەم دەزانمە لەسەر تۆرەی غاز و سیوارە کە دەرە گازی پەرلەمان دەکرێتن بەڵێ بزانم عینەویش هەروەکو ئەوەی بنزینەکەیە کە گوتیان کێشەی موتەر ئەوە دەکرێت سارە سەر دەکرێت بەڵام بزانم عینەوە زیاد دەکرێت و هیچیش نایەتە جێ بەڵێ هیوادارم کە ئەوانە نەیبینی عینە تا پەرلەمان زۆر باشنە کێ ماڵێگەلە ڕزگار لە سلێمانیەوە ئێوارە باش ئێوارە باشتر وڵا جارە با تۆ قسە بکەم لەسەر و قەراری و نارتی لە خزمەت داین وڵای قەرارێک لەوانێشتی باشی بەدوایێ بەزم سێمانگەوەی ژێتی پارتی بەخوانی سراحەت دەکەن کەس نییە لە سەریان هەواڵێ راپۆرتی ئەوە شتێکی تۆزە ناخۆشە ئەوەی بەس هیواداری شتی باشتری بەدوا بێ
ئەکی تا سێمانگە فۆرماتێکی تازە و سیستەمێکی تازە شێوازێکی زۆر تازەتر لە نارتیەوە ئەخرێتە بەردەم خزمەتی بینەران بەڵێ فەرمو لەسەر تەوری ئەمرۆمەکە ڕزگار ناڵم ئیسراحەتێکە بۆ ئەوان تۆزێ باشترە جا بە نسبەت بازرگانی وتیوەوە بازرگانی کاکەجان پینۆپەڕۆک لێ دڵنیا بە کەس ناگیرە و هەمووشی پینۆپەڕۆگەن هەزاشتی وان پینۆپەڕۆ کردووە لە 2003 فایلی چەندەها مەسوول هەبوو لەگەڵ بەحسا و کاکە چێ وتی چیەکەن و چی ناکەن هەمویان پینۆپەڕۆ کرد هەزاری وە پینۆپەڕۆ کراوە دڵنیا بە ئەمەش پینۆپەڕۆ کرێ و ئەبێ گاشێکۆ زەودەتیش بزانە ئەویش هەڵە خەڵەتێننیانە پینۆپەڕۆ مام جەوهەر فەرموو ئێوارە باش باشتر لێیان دەکرێن لێیان بکرن نەفتی ڕەش بەنزینیان پێ بدەن بێغەش مازەشیان پێ بفرۆشن بۆ داعش بەپەرۆشن بفرۆشن نەحلە لەوەی خیانەت دەکا بەرابەر کوڕ ڕەفتار دەکا با بمرێ باشرا ڕسوایی چاترا هەر ئەوەندەی دەڵێم گەردابێتن سەرپێکی کە نابێتن داوا لەو سەرکردانە دەکەن کە بە هەموو دنیا خۆیان ناسەن بەڵامەتە ئێستا میلەتی کوردەوە رازینە باشە کۆی ئەعدام دروست کردەوە کەسانەی کە خیانەت بەرابەر میلەتی کورد دەکەن ڕۆژەی بەدەیان شەهیدی گەنج و لاو دێتەوە 52 ساڵە بەحری خوێن دروست بووە ئەنفال و چیمیا باران دروست بووە ئەو کەسانی کە دەیانەیە گاڵتە بە خوێنی و کە بکەن ئەوانە لە داعش پێشتر و کەمترن هەر کەسێک بی لە داعش پێش و کەمترە ئیتر خوا حەفیظ واترە کەلێک چیەوە کاکەوات لە ناحیەی کەلەکچی بەڵام پەیوەندێکی بەردەست نەبوو بڵێ وەری تەماشاوانە نیشان باسێ پرسەکە گەرنکیان پرسەما پرسا بازرگانیکردنیە دیگەلچێک دارێن داعش گەل و ئەو کیش بەرپرس و کیش کەسە ئەو ئیرادا و جورعەتە بی دراوشێکەوەکی نهادا وڵاتی ژێر مەترسیە ئاگیر و شمشیرێ داعشیە ئەو چیت بازرگانیت گەل داعش بکە بازرگانیە سوتەمەنیە ئەوێ سوتەمەنیە دە داعش ئەوێش دیکەنە تانکێن خۆ دیکەنە هەمارێن خۆ دیکەنە وەسایتێن خۆ و بێجار نەقلا چێکدارێن خۆ بوو سنوورێن هەرێما کوردستانی دیکەن و وەسایتێن خۆ دێن وی ئاگیری هەمی جارەکەدی بدەڤوڵامێن خەڵکی کوردستانی بە دپەقینن تاشان گرنگە سەرڤەیەکێ پرسە دیفچونێکی جدی هەبیت ji ber ku ev katê te kirin bêguman wek xelek dibêjît ve metirsiye ji ber ku di nada bi dîryatiya sedan kîlometran hêza pêşmergên Kurdistanê rûpirû çekdarên Daeş dibe ji ber ku çekdarên Daeş nehêt û o welatê me û wêran bike û kerameta gelê me li kedar bike xwe dide nekuştin rojane çendîn pêşmerge şehîd dikevin birîndar dibin ji pêxemata parastina keromet û şerefa welatî ew kîş kesin bi bazirganîkirin digel Daeş bû hindek para radibin gelû kêmale gele kayek serdar بالێ کای سەردار سەر چاوم باسی قوربان چاو خۆش بێ وەڵی سەبارەت بە تەوەرەکەی ئەم ئێوارەیە کە بابەتەکەی بازرگانیکردنە لەگەڵ داعش بەڕای من هیچ جیهەتێکی لێپرسینەوە نییە لەم حکوومەتە کوردی خۆمانە کە ئەو کەسانەی ئەم ئیشاکەن بدرێنە دادگا و دادگای گەریش لە ناوەڕاستی گەورەترین شاری ئەم هەرێمەیە پێویستە ئەوانە دادگای ئاشکرا بکەین چونکە لە هەر وڵاتێکی ترا بێت هیچ کەسێک هەم ناسێ بڵێ بە دوواداچوونی بۆکەین یەکسەر دەستگای استخبارات و دەستگای ئەمنی ئەو وڵاتە ئیجراعات دەکات نەک ئێمە لێرە بچووکترین مناڵی فەرزادەکە ئەزانێ و ئەبیستێ و تقریبان ئەزانێت چێە بەڵام حکوومەتەکەش لەوێ متەفەڕجە و سەیرەکا بەڕاستی ئەمە شتێکی زۆر سەیرە یعنی ئێمە خۆمان من خۆم شخصی خۆم بە هیچ شێوەیەک هەست بە ئەمان ناکەم تا ئەم حکوومەت و ئەم دار و دەستەیە ئاوا بڵێ بە دوواداچوونەکەین تنازان بە دوواداچوون بڵێ سالار لە سلێمانیەوە ێوارتان باش بەڵێ سەر چاو وڵا گەردێنگم بەی سەرتا من دڵناڕەحەتی خۆم دەرەبڕم بەوە وەستانی کەناڵی ئەناسی بۆ ماوەی سێمان من بەنسبەت خۆمەوە وەکو هیچێک لە ئەندامی خێزانەکەم بۆ سێمان لێ بدرکرێتەوە وایە هیوادارم ڕوتینێکی باشتر بێتەوە کایەوە ئەکید بەڵێ بەنسبەت تەوەرەکەشەوە دکتۆر شێرکۆ خۆی کە سەرۆشی لیژنەکەیە دانی پێیان ناکە شتەکە هەیە ئەو شتەش کە هەیە لە سێمانی ئەکرێنە لە هەولێرەکرێ ئەو شتە لەسەر هێڵێک کە ئەکرێ پێڵن هێڵی تەماس کە هێڵی تەماسی بە ماناوە چەگاری لێ ئەم چەگارە ئەگەر ئەڵێن چەگاری لێنی و بە قاچاقی ئەڕوات ماناوێ لە پێشەوەی هێڵەکانی شەڕە شوێن چۆڵەکە هاتوشوێت یا
ئەگەر هاتە شۆشی تیا بکرێت تەنکەری پیا بڕە ئەبێ هێزی چەکداری داعشیش دێەوە هاتە چۆ بکات و بێتە ناوە حتما ئەوە کە هێزی چەکداری تایە کە ڕەبایی تایە ئەمە ئەگەر بازرگانیش بیکە ئەگەر خەڵکیی چاوچنۆکیش بیکە بەڵام ئەو هێزە چەکدارانەی کە لێ بەژارن تایە لەوە ئەو تەنکەرە خۆ بە شتێکی زۆر ئاسان نییە لێەوە بڕاتەوە حتما ئەوانیش بەژارن تایە جا ئەگەر مەسئول بێ ئەگەر پێشمەرگەیەکی احتیاجی بێت باڵێ ڕزگار لە سلێمانیەوە کاک ڕزگار کاکە دەست خۆشی بەڕێوەکەتان لێ یەکەم بەڵێ کاکە سەرچاوم کاکە سڵاو بۆ NRT سڵاو بۆ NRT سڵاو بۆ بەرزت سڵاو بۆ کاک شاسوار بەڵێ من داواکارێکم لە حکومەت هەیە حکومەت تۆ پرۆژە هەیە هەموو شتێک وەیە کۆمپانیا هەیە من گەنجێکی بێکارم حکومەت بۆچی ئەوانی لە دەری وڵاتیان عەرەب و سووری بۆ ئەوانە دامەزرێنە بۆ ئێمە دانامەزرێنە من باسێکی گۆڕانی شەکەم گۆڕان ئەڵێ گۆڕیمانە و گۆڕاوە گەندەڵ باوی نەماوە ئادەی وەرە گۆڕان تۆ وت و دەنگمان پێ بە ئێمە هەموو شتەکەگەن بۆ میلەتی کورد دە هیچیان نەکرد کوای زیار نەبوو لەسەر تەوەری ئێمە کاکە جان هیچ زیار نەبوو حکومەت ئەم عەسکەر ببە بە حکومەت منیش بم حکومەت خراپە بم من خۆم کوردم بم بە حکومەت خراپە بم کەواتە ئەوە مەسەل ئەوە کەلتورێکە لە ناو کوردایەوە کۆتاڵێک هەر کەسێک کورد لە ناو خۆیان پیسە بەڵێ بەرزان هیتر سەرنجی خەڵکە بە هەموو بیر و بچەنەکانەوە هەری سەرنجێکی هەیە و ئێمەشی وادارین سەرنجەکانی بێگێتە شوێنی مەبەست پشتی ناوبڕێکی دە بەردام بین NRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن هەمووان بێ جیاوازی لێرن بەڵێ بێتنێ کەناڵی ئەهلیە بێلایەن NRT و لە مینبەرە NRT و مینبەرە خەڵکی کوردستانی مایکی خەلیجارێکە دندگەلوێ دێنێ بەڕێزان نەژمەدین لە کێرکووکەوە لە گەلمانە کای نەژمەدین لەسەر تەوری ئەمڕۆمان فەرموو کاگە کاکجان بەڵێ فەرموو ئەم نەفەرانەی کە ئەم بازرگانیەکەن بەم حیساب و کتاب و نەوت و شتەوە هەر ئەم جەماعەتە بەڵێ ئەتوانن سبەینێ بە چەند پارەیەک لە داعشەکانی وەرگن و کەرکووک و هەولێریش بخەرە ناو دەست داعشەکانەوە اینجا من داوا خەم لە سەرۆکی هەرێمی کوردستان ئەمە بە کەم وەرنەگرێت خەڵک سێ شەهیدی بۆ دێتەوە بۆ یەک ماڵ کاکە جان تو لێرەوە بچی نەوت و بەنزین بدێتە داعش و بیکاتە دە بەڵێ کای نەژمەدین تر نەزانم خەلەرێکە باڵانسەکەتەوە بوو شەبەکە خراپ بوو بەرحاڵ مامەخەمە خەمی ئەمڕۆمان چییە با بزانین ئەم کاتە باش کاکەکار سەر چاوم لە مێژووی کووردا خاین و جاسوس هەر هەبووە بەڵام بچووکەکان کوژراون و زلەکان پارێزراون چونکە ئەقڵی زلحزبی و عەشاری بۆ پاراستنی نفوس و بەرژەوەندی خۆی هەموو شتێکەکات بەعسیەکان دەیانوت هەموو شتێ لە پێناوی سەرکەوتنە ئەمانەی ئێمە ژەڵێن هەموو شتێ لە پێناوی دەسەڵات و پارەمانەوەدا تا ئێستا کێ سزادراوە نە خاینی ناو حیزبەکان و نە ئەنفاسی و زلە جاشەکان لەوە ئەچێ هەمویان نەهێنی پارێزی یەکتر بن هەندێک بەرپرس ئەوەندە پیسە ئەگەر بوختانیشی بۆ بکرێ خەڵک باوەڕەکات چونکە ئەڵێن لەوە خراپتریشی لەدەست یاسا لە وڵاتەدا سەروەری هەژارە چونکە لە خاوەکەی بەدەست زاڵمانەوەیە من گاڵتەم بە لێکۆڵینەوە دێت چونکە ئەنجامەکەی دیسە بە دەرخۆنەکردنی ڕاستیەکان و چاواشەکردنی خەڵقە جا ئەگەر پەیوەندی ژێربەژێری ئەمانە بزانرێت لەگەڵ ئێران و تورکیا بە دەردی فایل قەترانەکان ئەبێ کێ سات بە ساق دەرچێ کوڕی فەقیر بە کوش دەدرێ و گەندەڵەکان قەڵەوترە بن و خاینەکان قاقالێ ئەدەن و گاڵتیان بە یاسا دێت لەگەڵ ڕێزما بۆ مولای بەڵێ قارەمان لە قەڵات دزێ کای قارەمانەکە تو تێلەڤیزیۆنەکەت کسکێ باشە بێ بەڵێ ئەحوالش باشی زۆر سوپاس کاکە بەنسبەت بازرگانیکردن بە داعشەوە وەڵی بڵێم خۆم شەرم دەکەم کە ئێستا دەڵم کوردم دەڵم حاشا وەلین لە شەڵا کورد سەگێک بوومابە بەڵام لەنا ئەمانە نەبوومابایە ئەخە چۆن مەعقولە تۆ بڵێ پێشمەرگە وایە و شەهید وایە و کوردستان ئاوایە و ئێستا تۆ بچی پەیوەندی لەگە داعشا بکەی بازرگانی لەگەڵا بکەی وەڵڵاهی بازرگانی بێمەشانەوە کردووە بەڵام بە خۆمانمان نەزانیوە زۆر زۆر بەداخەوە درەنگ ناسیمانن دەنا ئەگەر خزمەتی حکومەتی باسم بکردابایە ئێستا پلە و پایەم بەقەدەر فاروقی مەلا مستەفاوە بوو لە سلێمانی
بەڵام زۆر بەداخەوە کە زۆر بەدڵسۆزی کردم ئەمانش ئامایەکەن ئەڵێن کورد ئاوا کورە بابەکە مەسئوولەکان خائینن خوا لاماندا و بەڵێ بەرزانە مە لەسەر ئاستی هەموو دنیایە ملەتێکی 50 ملیۆنی قابلە هەمووان فریشتە بن قابلە هەمووان کورد پەروەر و نەتەوە پەروەر بن پێتانەیە هەیەکە گەلی کورد هەمووی نەتەوە پەروەر بوون زۆربەی زۆریان نەتەوە پەروەر بوونە ئێستا کوردستان دیفاکتوی ئەمری واقعی ئەم ناوچەیە نابوو ئەو زۆر بەهێزیش نابوو ئیتر لە هەموو دنیاە خەڵکی خراپەیە خەڵکی باشیش هەیە بەڵام تاچان گرنگە مادەم وڵاتێکت هەیە یاسات هەیە پۆلیست هەیە ئاسایشت هەیە پارلەمانت هەیە دادگات هەیە ئەو کەسانەیە کە بەم حەجمە گەورەیە وەکو خەڵک لێ خیانەت لە نیشتیمانەکەن لەگەل دوژمنی ڕاستەقینە گەل تیجارەتەکەن لە پێناو پوڵە لە پێناو پارە و لە بێناو گیرفانیان تاچان گرنگە یاسا لەمە ئیجراعاتی زۆر جددی بکە ئەم کەسانە بدرێنە دادگا وەکو هەموو وڵاتانی جیهان کە ئەم کەسانە درێنە دادگا بە تونتری شێوە بێگومان سزا درێ بۆ ئەوەی ببنە پەند بۆ کەسانی تریش تا چەند گرنگی ئەمە بکرێ شکار لە کەرکووکەوە ئەم کاتە باش کای شکار سەر چاوم دەفرۆشی بەرنامەکە لێکم بەڵێ سوپاس وەڵی بە درێژایی مێژوو کورد خیانەتکاری هەبووە پیاوە بۆ خیانەتی لە میلەتەکەی کردووە ئەوە ڕابردووە نێشمان بینی بە بیستومانە جا ئێستش بەڕاستی ئەو کەسانی کە نەوت ئەفرۆشن ئەو کەسانی کە کۆمەڵێک ناواتووە هیوادارم هەر کەسێک لەو کەسانە یعنی حکوومەتی هەرێم هیوادارم بەدادەچوون بکات و بیسلمێنێت لەسەر ئەو کەسە بچەسبێت لەسەری کە ئەمە بەڵێ ئەمە بەڵگە هەبێ ئەمە نەوتی داوەتە داعش بازرگانی کردووە بەڵێ بەڵگە هەبێ بۆی لە سێداری بدە بەڕاستی لەوە خیانەت گەورەتری خیانەت چی من دا ئەزام کوژێ ماڵ مێرانەکە کە سوگار بەباش نەبا کچە بە بەڕاستی لەوە زیاترتر چییە لەو خیانەت گەورەترە ئیتر لەوە گەورەترێ بێت چی بێ خیانەت بەڕاست نازانم بۆ حکوومەت هێرم نادەجووە بەڕاستی سەرۆکی هێرم نازانم یعنی بۆی شتێکیانێ لەسەرم بابەتە بەڕاستی من لە بەرەکانی جەنگم ئەوەی منی بینم بەڵێ ڕاستی لە کەڵەکچی لە ڕێ ڤیدیۆ سکایپەوە کەرم کە ڕاستی لە خەلیفان کاکەکار خەلیفان وڵی تر خەتای کۆنتترۆل بوو منیان تۆ لە کەڵەکچی بەڵێ فەرموو کاک ڕاستی فەرموو بەڵێ دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم سوپاس بۆ تەورەکەشت بەنسبەت تەورەکەت کاکەکار هەندێک خەڵکی نەفس نزم هەن لە وڵاتی خۆمان کا کوردستانە ئێمە بە درێژایی مێژوو هەر خیانەتمان لێکراوە هەر خیانەتشمان ناودا بووە ئێمە ئێستا 135 کیلومتر بەرامبەر داعش بە درێژایی کوردستاندا لە جەنجین بەرامبەر داعشدا پێم سەیرە هەندێک کەس هەندێک خۆفرۆش ئێستا کە بازرگانی لەگەڵ داعشدا دەکەن بەڕاستی ئەوە کارێکی زۆر زۆر نامرۆڤانەیە وڵات بەرە و خراپەکاری زیاتر دەبات چونکە ئەوانە دوژمنی سەرسەختی ئێمە بە ڕۆژانە بە هەزارەها تەنمان بۆ دێتەوە بە هەزارەها خەڵکمان شەهید بووە ڕۆژانە چەندین پێشمەرگە شەهید دەبێت بەدەستی ڕەشی ئەو تیرۆریستانە جابۆی داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان سەجایەکی تۆم بەرامبەر ئەو کەسانە بکات کە بازرگانی بە هەر جۆرە بازرگانێک بێت لەگەڵ ئەم خۆفرۆشانەدا دەکەن زۆر سوپاسان دەکەم دەست بەڵێ تەواو ئەو بازرگانیەکردنە تەغزیەکردنی داعشە تەغزیەکردنی چەکدارانی داعشە بە هەموو ڕوویەکەوە ئەمەش بخۆی داعش بە قووەترە کامێت تەچەند مەترسیە بەڕێزان سۆران لە کەلارەوە ئەم کاتە باش هەموو کاتێک بەخۆشی بەرنامەکە لێکم بەڵێ کای سۆران سوپاس فەرموو وەڵا بەنسبەت ئەو خۆفرۆشانەوە کە لەوتیان بە داعش فرۆشیوە من لارێ هەر لەم کەناڵی ئاگەیەوەی ئەڵێم داواکارم لە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم بگرێنە دادگاوە ئەوانە خۆفرۆشن بەڕاستی کورد نین بەڕاستی ئێمە تهدیدی ئەو جۆرە کەسانە ئاکەین ئەوە هەمویان پشتی دژمنیان کردووە کورد چۆن نەبێ پشتی دژمن بە درێژایی مێژووە کورد خوێنی ڕشتووە داواکار حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانە بداتە دادگاوە کەسی خیانەتمان ناوێت لە وڵاتە کەسی خیانەت بکات لە نیشتیمان نامانەوێت ئێمە بازاران شتێکمان دانەوە هەتا هێنێتە ئامڕۆژە ئێستا بڕێ خەڵک فێربوونە لەسەر سینی بەڵێ چێمان لەگەڵە گەرمیان لە دەربەندی خان ئەم کاتە باش کاکار سەر چاوم کاکار من پێم وایە کاتێک ئەوانەی کە لە سەردەمی سەدام حوسێنە کە ئەنفال و ئەو جاشانەی کە
خەڵکیان ئەنفال کرد و خەڵکیان ئاودی کرد و خەڵکیان ژینە بەتاڵ کرد ئەگەر ئەوانە لێیان بپرسیاتەوە ئەگەر ئەوانیان ئیمڕۆ بداتە دادگا ئەگەر ئەوانە لێکۆڵنیان لەوانە بکردایە ئیساتی ئەمانە نیانەتوانی کە نەوت بە داعش بفرۆشن و نەوتەکەی لە داعش وەرگرن و مەرزەی سفریان بۆ بنێرن من پێم وایە ئەمانە لێپرسینیان نیە لە سەرۆکی حکوومەت هیچ سەڵتەیەک و دەسڵاتێکی نییە ئەگەر هەی بواە ئەخسە 6 شاشی تەلەڤیزیۆن ئەبووە ڕۆژەش بوونە لای خەڵک دادگایی بکریانایە بدریانێتە دادگا ئاوایان نەئەکردە بەس ئەمانە نادرێنە دادگا مەسوولەکان لە پشتیانن خۆیان پشتیانەگرن خۆشیان شەریکن لەگەڵیانە بۆی ئەمانە ئەوەکەن من پێم وایە ئەمانە تا ئیساتێ خەریکی ئەم بەزمن ئەمە ئیشی جارێک و دووجاریان نییە چەندەها جایتر ئیشی وان کردو ژێربەژێر کەس پێ نەزانێت بەس ئەمە دازان چۆن کەش بووە وەلە بەرزان بێگومان کەیسی مستەشارەکان و سەرۆکجاشەکان هەیە کە لە دادگای عێراق ناویان دەرچووە بە سەدان کەسن ئێستا باسەوەیەکی کە لە هەرێمی کوردستان بێگومان ئەمانەت و مەتبارەن دەبێ ببرێنە بەردەم دادگا لە دەسەبوون لە ئەنفاڵی گەلەکە ئەنفالکردنی گەلەکەیان خەڵک ئەڵێمە تا ئێستا لە هەرێمی کوردستان ئازادی هاتن و چوونێ دیکەن بە پێشم بەرگوی سکالڤی سەری بووی سەری هەیە حتا گەلێک معەزەز مکەڕەم گەلێک دەستکەفتێتان هەیە دەدید مەسئولێک چوڵا کۆمەکە دەفتەرە و کۆمەکە مۆنیکا و حتا داویێدانێ تاشان گرنگەف کەیسەم و بێنە یەکلایکردن ji بەکو ئەvê خەڵک بێومێت کردیە بەڵێ کاکە دەریس فەرموول دۆکێ بەێ ئەم پەتەدام واشکار باڵێ ez dibêjim evê he ev ne bazirgan ev mijrimê tivî milletîne pêtiviye evê he tundî bêne dadgoykirin و ez daxwazêj Perlemanê Kurdistan kem dihî Diktor Şerko Cewdet peyvîneka xwe da gotê me milefya da Perlemanê û pêtiviye vana bêne nîşan kirin û bêne rêweşkirin û bêne televîzyonê dadgoyekîne Perlemanî yanî rastexwe bîtin ئەسیویدارم پەرلەمانەمە ڕۆلە خۆ ببینیتن بلابەت بیت هەر پێشلایەنێت حکومڕانیان کەل کوردستانێتکەن مەدەم ئۆپۆزیسیۆن نەمایە بلا ئەف ملەفێت هەبێنە کەشفکردن ڕسوا ببن پێشەوت ملەتی ئەڤە نەبەرپرسن ئەڤە مجرمن بێژە بوشی مجرمن چونکە وەختێ کوڕێزی مراتی شەهید بن ئەو شەریکە دوێ شەهید بۆ ناوان کاکە دەریس ئەگەر کاکە دەریسە سەرخەت بمێنێتەوە کاکە دەریس بیناتە چ فەرقابان و ئەوان هەیە ئەوێت دەست دێوانت ئەنفالکردنا گەلێ کورد هەبوویە لە ساڵێت هەشتێ و هەشتان و نەهاژیت کوردستانی وەکو خەڵک دەبێژە بە ئازادی هاتن چونێ دیکەن دەمێکێدا دادگای ناویان دەرکردە هەیدا ئەڤە مجرمترن شوانەوە ئەوەنە خۆی کەشف کرد بۆ دیژی ملەتی شەرت کرد بەڵام ئەڤە بازرگانیەتی ملەتیتکەن ئەڤە مجرمترن شوانەوە ئەڤە هیویدارم ئەڤە دوقاتی وانە بێنە دادگاییکردن ئەرە وەڵڵا باڵێ کەمال لە قەسرێ شەو باش شەو باشتر باش برام کای کەمال سەرچاو فەرموو خۆش بەرنامەکەتان لێکەین باڵێ سوپاس کاکە دەربارەی نردنی شتەمەنی بۆ تاحش و بازرگانیکردن بەو شتە گرنگانەی کە ژیانی مرۆڤی پێوەبەندە ناکرێت ئەوڕۆکە کەسێک یاخۆت مرۆڤێک هەبێ لە وڵاتە خیانەت لە خودی خۆیەکات بەڕاستی من پێم وایە ئەو خیانەتکردن لە خودی خۆی خودی خۆی باڵێ خودی خۆی ئەوە ماڵ و منداڵی هەیە غێر خودی خۆی لە وڵاتی ئەژی ئەبی خۆی لەوەی ناتەسێک خۆشی بکەوێتە مەترسەوە لە وڵاتی یان ماڵ و منداڵ یان ئامۆزایەکی یان برایەکی بکەوێتە مەترسەوە بەڵام من یەک شتی جوانم هەیە ئەمە بڵم لە مایکی ئێوەی ئازاد و مایکەشی و جوانی ئێوە ئەمەوێت ئەوە بڵێم بەڕاستی ئێمە زۆر قساکەین بەڵام بەداخەوە سەرۆکەکانمان ئەو کەسانێک کار بۆ ئێماکەن گویان کەڕا زمانیان لاڵە و چاویشیان نابینایە بەڵێ ئیتر قسەی خۆتان نەگەن ئێمەش ئێرە کار ئاسانیتان بووە کە لە میبەرەکە خۆتان کە قسەکانی خۆتان بگایتر ئەویش لەسەر بەرپرسەمێنێتەوە تا چەند جێ لەوەگرێ بەختیار لە تێکیە تەکیەی جەباری کاکی بەختیار فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێک باشی براکەم باڵێ سەر چاوم فەرموو سلامەتی براکەم مەڵا ئەم خەڵکە بەقەسی خۆی تێکداوە ئەم نەوتە فرۆشی ئەو هێنایە ئەم بەرگی ئەو ڕۆی ئەمە هەمووی درۆ دەلەسەیە ئەگەر ئەم خەڵکە ئەگەر ڕاستی کردایە هەڵی نەبژاردایە نەی کاتی دەنگدانەکان دەنگی پێ نەدایە و نەی خسایەتەوە سەرەما ئیمانمان بە گۆران ماوە نەبێ شەکی نەبە پارتی هەمویان درۆکەن لەگەڵ ئێمە ئەگەر ئەوان ڕاستەکەن با بنێ یەک پارتە ئەو سەگەرزان ئێمە کەس دەتوانێت بژایەتی کورد بکە ئێمە هەمووان یەک دەنگین ئێستاوەکە لەخواڵ هەسا پارتەکە بۆتەوە یەک تاکە ئەم دزیە تاکە ئەم گەندەڵێ تاکە ئەم شەڕ براکوژی تاکە ئەمە خۆفرۆشیە دەبەسەوە دەم شتە بێنن کورد ڕاست ناکە کرد لەگەر ڕاستەکە
شارێکی تر نییە دەنگ بەمانە ناگات و هەر دەریچانەکە لە شارەکانشە هەر دەربەدەیان کەن بەڵێ بەرەزانەمە سەرنجی شارعی کوردستانیە سەرنجی خەڵکە لەسەر مەسەلەی بازرگانیکردن لەگەڵ داعش حتا سەرۆکی لیژنەی سامانە سەرۆشیەکان تەکیدی لە سەرۆکێک کە فعلا بەڵگیان بەردەستەوەیە کە خەڵکانی تێوە گڵاون ئاڵێ ئێستا تاقیق لەسەرەوە بکرێ ئەمە کێسانە چێن بدرێنە دادگا بەڵام تاچان گرنگ ئەم کێسانە بدرێنە دادگا لەبەر ئەوە خەڵک انتیبای هەیە پێشتریش کەیسی وا هەبووە کەیسی ئەنفالکردنی خەڵکی کوردستان لەلایەن لەسەر دەستی کۆمەڵی کورد بە ناسنامەی کوردەوە جاش و نزانم مستەشارەکان کەیسی کۆمەڵی کەیسی تر هەیە کۆمەڵی بڕیار لە پەرلەمانی کوردستان دەرچووە بۆ ئەوەی عقوبەی ئەو کەسانە بدرێت کە زەرەر بە ملکی گشتی ملکی تایبەت لە کوردستان گەیشتووە بەڵام تا ئێستا خەڵک لێ هیچ پێشڤەچوونێک لەم کەیسانە دروست نەبووە ئەڵێن گومانیشمان هەیە ئەم کەیسەش بە لارەیەکە نەبرێ تا چەند گرنگە ئینتیباعی خەڵکی کوردستان سەرنجی خەڵکی کوردستان وەربگرێ لایەنە پەیوەنددارەکان کە فعلا لە هەلو مەرجێکی وەکو ئێستادا کە کورد لە بەرامبەر شەڕێکی دژواری داعشدایە خەڵکێک هەبێ لە ناو کووردا بچێ تەغزیەی داعش بکە بە سوتەمەنی بەغاز حتا لێرە و لەوێ زۆر جار مەسەلەی چەک و نازانم چی تا دوای تا چەند گرنگە ئیجراتێکی جدی لەگەڵ ئەمە بێ ئەمی ویدارین سەرنجە خەڵکی کوردستانی گەشتی بیت گەلو چ بێتەکەن ji بۆ کاف کەسێن کو دەستێوان چی تان دێت پێخەمەتە بەریکا خوا ملەتی خوا بکەنە سوتەمەنی بفرۆشن پێخەمەتە بەرژەوەندیە خوا تایبەت بەرژەوەندیە گشتیە ملەتی خوا بخەنە مەترسیە تا چەند گرنگە دنها کوردستانیدا کۆ دادگە هەنە پەرلەمان هەیە حکوومەت هەیە ئاسایش هەیە سەرۆکاتی هەرێم هەیە جەیش هەیە هێزا پێشمەرگەیە ئیجراتی جدید گەلوان کەسە بێتەکردن حتا سوبەی وێرە جارێکە دەم خزمەتات کێنێ بەر باش